بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم يخو همولا يكتن بخير بن إمام ابن القيم یەکێکە لەو ئیمامە بەڕێزانەی کە چەندین شتی ئیبداعی زۆر گەورەی هەیە کە بەڕاستی ئینسانی موسڵمان کە لە خزمەتی ئەوەستێ سەری سوڕ ئەمێنێ کە ئەو ئیبداعە گەورانەی چۆن بۆ هاتووە. بەنمونەیەکێک لە ئیبداعەکانی تاکە کەسێکە کە سیرەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نووسی بێتەوە لە مەسەلەی طبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەس نەبوو ئەوە بینووسێتەوە. بۆیە طبی نەبەوی تاکە کتێب و سەرچاوەمان بریتێ لە زاد المعاد بەرگی چوار کە زاد المعاد خۆی سیرەتە، بەڵام سیرەیەکی چۆن هاتووە بەشەکەی دەوای پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم نەقڵ کردو. یەکێک لەو کتێبانەی ابن القیم کە ناوی نییە، هەر جارێ بە ناوێکەوە چاپەکرێ، بریتێ لەم کتێبە کە ناوی الداء والدواء يعني الجواب الكافي لمن سأل عن الدواء الشافي. أم كتاب ابن القيم رضا رحمة الله عليه وخوي ناوي لنا ناوى طبعا بأساني كسيك برسيارك أكاد أم الجواب أداته أم سؤال وجوابا أبيت أم كتاب النيابيك استل بردسمانا. طبعا برسياركاش برسيارك دقيقة على أي هاوار جور زانيان أو كسيك برسيارك أكا جور زانيان بيمان بلين شيبكين من كسيكم بلايك هاتو بسرما أزانم أم بلايا أقدر يجب كيشي بخوات الدنيا شمتيكدا وآخرتي شمتيكدا زور هولم داوى الظالم بسريا ناتوانم ظالم بسريا همو جارك هول أدم چارسري كم خرابتر أبم أي هاوار بيان بلان چی بکەم چۆن چارەسەری خۆم بکەم. ئەی هاوار کام ڕێگای هەیە کە من تا ئێستا پێم نەزانی بۆ لە خزمەتیان نەوەم بۆ چارەسەری گرفتەکەم بکەم. خوا هاوکارتان بێ ئەگەر هاوکاریم بکەن. ئەمە ئەو پرسیارەیە کە لە ابن القیم ئەکرێ، ئەوش ئەم کتێبە لە وەڵامی ئەو پرسیارە ئەنووسی. طبعا باسی ئەوەی نەکردووە ئیبتلاکە چی بوو، باسی ئەوەی نەکردووە گرفتەکە چییە. بەخوا ئەگەر ئێستا ئێمە تەفتیشی خۆمان کەین هەر یەکەمان کۆمەڵە گرفت ئەدۆزینەوە لە هاوێنەی ئەمە نەخۆشی لە هاوێنەی ئەم نەخۆشیە. طبعا بەڕێزانم ئێمە نەخۆشی مادیمان هەیە، نەخۆشی معنەویمان هەیە. بەخوا نەخۆشی مادی لە ئینسانە چەند کاریگەری لەسەر لاشەی ئینسان و جەستەی و نائاسوودەی و نائارامی و نائاسایشی دائەنێ بە هەمان شێواز معنەویەکەش بە هەمان شێواز ئاوان نائاسایشی دائەنێ. بۆیە ئێمە چۆن پێویستمان بە ئاسایشی جەستەمان هەیە، ئاسایشی ژینگەمان هەیە، پێویستمان بە ئاسایشی ڕۆحمان هەیە. کێمان هەیە بەهۆی گوناهی زۆرەوە دڵەکەی وهای لێ نەهاتبێ لە شوێنێکە گرفتایی بۆ دروستنەوە بێ کە هەموو ژیانی تێکداوە ئەو گوناهە، هەمومان تووشی ئەم حاڵەتە هاتوین. بۆیە پێویستمان بەوەیە وچانێ بین لەگەڵ ئەم کتێبە. ئەم کتێبە ساڵی حوسەتەکانی کۆچی نووسراوە. ئێمە ئێستا زۆر ئیشمان بەم کتێبەی ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ تاوەکو بتوانین چۆن زاڵ بین بەسەر خۆمانە. هەندێک لە زانایان فەرموویانە ئەم کتێبە لە بابەتی عشقا نووسراوە، ئەو کەسانەی کە عاشق ئەبن خۆیان پێ چارەسەر ناکرێ، ئەمە داواکەیانە. هەندێک وایان فەرموو، هەندێکتر فەرموویانە نا کەلیمەی عشق زۆر لەوە گەورەترە، کوڕێک عشقی کچێک بێ، کچێ عشقی کوڕێک مەسەلەن بێ. نا فەرموویانە زۆر لەمە گەورەترە. هەموو جۆرەکانی سوورەت و وێنە کە ئینسان وەکو خوای لێ ئەکات و لە بەردەمیان سوژدە ئەبا هەر هەمویان ئەم کتێبە بۆ چارەسەرە. ئێمە زۆرمان هەیە عاشقی تەنها شاشەیەکی بچوو بووە، ئیتر هیچ شتێکی تری ئاگای لێ نەماوە، ئەمە دەردە چۆن چارەسەری کە. زۆرمان هەیە عاشقی پارە بووە، عاشقی پۆز بووە، زۆر و زۆر و زۆری تر. چۆن ئەمانە چارەسەرکەین لەم زەمەنی فەسادە، لەم زەمەنی فیتنەیە، چۆن کۆنتڕۆڵی خۆمان بکەین، چۆن بتوانین زاڵ بین بەسەر ئەم نەخۆشیانە. ئەچینە خزمەت زانای پایەبەرز ئیمام ابن القیم کە ئەم کتێبەی داناوە سەرەتاکەشی بەمە دەسی پێ کردووە
إن لكل داء دواء حرشي دردێک لەم سەرزەویە نازڵ بوو بێ ئیلا دەوایەکی هەیە چارەسەرێکی هەیە بە چارەسەر نییە دوای ئەوەی حەمدی خوا ئەکات ئەفەرمێ صحیحی لە صحیح بوخاریە ثابت بووە لە ئەبو هورەیرەوە لە پێغەمبەرگیانەوە صلی الله عليه وسلم کە فەرموویەتی ما أنزل الله داء إلا أنزل له شفاء خوا هیچ دەرد و نەخۆشی و بەڵایەکی دا نەبەزان و إلا شفاء و دەوا جیاوازن جاري إنسان دوا بكار أنا شفاء نية جاري دوا بكار أنا شفاء بويا علماء فرمون هر كاتك شفاء لقل دوايا هر دكان يكان قد إنجا كسكا حالتك بو بسبب النجاتي بويا ما أنزل الله داء إلا أنزل له شفاء إلا شفاء خواب قوري خواب ناردو زور باش مادام هرچی نەخۆشیە زۆر باشە کابوو تۆزێک دڵمان ساکین ئەبێتەوە هەندێک نەخۆشیمان هەیە لای طبیبەکان چارەسەر نابێت کابوو شیفای هەیە لە صحیح مسلمیشە هاتووە ئەفەرمێ لكل داء دواء هەرچی دایەک لەم سەرزەویە هەیە دەوای هەیە فإذا أصاب دواء الداء برأ بإذن الله هر كاتك دواء أو نخوشية ريك راس بر نخوشيك كوت إلا شاك بيت أوكس طبعا طبي استا بحساب طبي كي بيشكوتوه زانان أفرمون أم فرمايشتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم وكوا بسر مناريكي برز كيويكي برز وبيت طب لبنيا بي همو أويك أمرو أخياني لبنيا بو آيا أمرو لإشارة لم فرمايشتي بيغمبري خواه صلى الله عليه وسلم دوشتا لطبي ظاهرة أقر سيدي بكين يكي كان أويك أبي همو نخوشك إلا علاجي وبدوزرته والناكري علاج نخوشك بعلاج نبي أي هاور أمرو تشن نخوشيه لجهانا علاجي يك دو كأفرمين لكل داء دواء بين بيشتاوي خوتان كسي قناصيكي بيبي زور دسيشي الرازبي بإسراحة داني شيء نشانيه بشكين باشا وقتي خوي أنو جقري دا إقرسيني ايترو مشهور بوغر هو هاو برنو جقري دا إقرسا باشا وانا مبالغيتي ايكا جقري دا نا إقرسي بلام قصبو لسر اويكا اول دسي الراس اقر بيه لسر جقري كبدا رق لسر جقري كأدا والله اما بين ربير شاوي خوت همو نخوشك علاجي كي هي وكو تابرا وكو برنوا يا وكو قناصر رك او اللي ادا ببيع او الزرري كي تربدا هيج الزرري كي ترناد اي امرو چن نخوشي هي كدواي كي بو وكاره هني بو او چاره سر به پين شش كي دروسك علاج كان رك دقيق نين بو طب زوري ما بقات ام فرماشتي پیغمبري خو صلى الله عليه وسلم كافرمي لكل داء دواء فاذا اصاب دواء الداء برأ باذن الله اگر رك بيكاي اصاب بمعنى بيكانيه جوان بيكاي او نخوشي بيكاي اكثر خوي قورا شفاء أدا لفرمايشتي كتيرا أفرمي إن الله لم ينزل داء إلا أنزل له شفاء هيج نخوشيكي دا نبزان وخوا بعظمتي خوي إلا شفاء نازل كردو علمه من علمه وجهله من جهله جاء يا خلق زاني أم شفاء كامي أم دوايك يا نازاني للفظ كتيرا أفرمي إن الله لم يضع داء إلا وضع له شفاء أو دواء خواهي قورا هيج داديكي نخس وتسر زوي إلا شفاء بو ناردوه أي شخص وتسر زوي يا دواء بو ناردوه يك نخوشي نبي فرميان أي پیغمبر خواه صلى الله عليه وسلم نخوشي كد چيه فرمي الهرم بيري شار سرين طبعا اما بيري گنج من هيا گنجي بيريش من بيري گنج زور كاد گنجك معها پیغمبريان صلى الله عليه وسلم عمري چن ابو وفاتي كر 63 چن طالكي كم لرشكي سفي بو هند الرواية فهو جماردم سيانزبو هند افرمو حذبو 63 سال هيبتي گنجي ما يوى پیغمبري خواه صلى الله عليه وسلم بلا باشا بوچي طبعا الرواية كافرين من أثر الطيب كي أو طالانش دركوت كاتك بيامري خواه صلى الله عليه وسلم بوني خوشي أدال الريشي طبعا بونا كتشاور بو
لناو تشوريكا ومكاني في غمري خاصة صلى الله عليه وسلم تاك تاك دركوت موسبيا كان دي پیری پیغمبری خدا صلی الله علیه و سلم پیر بو بلام نخوشی کشنده و مصائب هبو نه جستك جستيكي ساغ جاري بياكم بيني ملا علي ويني بيالن تقريبا او كات عمري هشتاو بين صالق او زياتر لئيما زور بقرترو ازاترو تنو طولتر بروكاني شي سبي بوبون هيك بلام زور تندو طولبو همو جاري امو املاش ساغا اما هي بيري جنجة الراس بير بو بلام همتكي همتي جنجة جولو حركي جولي جنجة مهاتير محمد بدو انه وتو نصاب اخو اسواز بوتو او عقلي جنجيم همان عقل استهما بو بيريو خوي جان بحكمة نية كمنت هل قلتو بو امروجا بويا هرم ايكا كلون خوشياني كوا شفاكي زحمته يان بابلين شفاي نية بلام اكري انسان خوي بجنجي به الله توا لخزمته وەک پێغەمبەریان صلى الله عليه وسلم باشە ئەم دەوایانە بەس تەنهاشتی مادین فڵان کەس تووشی سەرەتان بوو ئەوە عیلاجەکە فڵان کەسی تر سەرئێشەیەکی بەردەوامی هەیە سەدعی هەیە ئەوە عیلاجەکە تەنها ئەمەندەیە ابن القيم أفرمي وهذا يعم أدواء القلب والروح والبدن وأدويتها أفرمي أأما همو نخوشكاني دل همو نخوشكاني الروح همو نخوشكاني بدني إنسان همو دواء كان جاقريته يعني هيج نخوشكي دلت النية خوش شفايكي بونا ناردب هيج نخوشكي الروح النية خوش شفاي بونا ناردب إلا شفاي ناردو خوارو كرچون هشتكي بدني شفاي بونا ناردب وقد جعل النبي صلى الله عليه وسلم الجهل داء نزاني نخوشيه پیغمبریان صلى الله عليه وسلم ناوي لنا وبنخوشي دواءكي وتوتي سؤال العلماء سؤال العلماء برسيارك او دواكيتي الروايتك ابو داود ومن اجارته ولا جابري كوري عبد الله وافرمي لسفرك ابوين بياك لأيما بردك برد سري كوت فشجه في رأسي بردك تشو بناو سريع شكاني بستي وامانا دواي كات شوبو ايواربو خوي لكوت لشي قران بو كما هوليري في الله الشيطان بيبيكين باش افرمك بياني هستا واي هاوار تشيبكا شون خوي بشوا برسياري كل اصحاب تقري من رخصيه كي تيمم كم دزنج نقرم تاشتيوانيه رخصتيش الا ابي خوب شوي كخوي شور نيتواني او بكار بيني كبكاري هنا بو سري او شو ماشي سري وفاتي كرت هاتنا وخزمة بيغمبري خواه صلى الله عليه وسلم جابر أفرمي كاتي هاتي نوتوان يا رسول الله صلى الله عليه وسلم اشتكي وما لقوما أفرمي الدم تاي مباركي قرا فرموي قتلوه قتلهم الله كشتيان خوابيان كجي قتلهم الله دعايا كشتيان خوابيان كجي ألا سألوا إذا لم يعلموا هيها واربو برسياريان نكر كاتي كنيا نزاني فإنما شفاء العي السؤال يا شفاء العي السؤال عي بمعنى نزاني جيلي تينا جيشتن فرموي شفاي أي شفاي نزاني بريتيلا شي بريتيلا برسيار كردن إنما كان يكفيه أن يتيمم ويعصر أو يعصب على جرحه خرقة ثم يمسح عليها أم كسائتواني تنها تيموم يبكى وبتيشتيو بس بسريو بارشا بارويك ئاوێکی دەسێکی تەڕ بەسەری ئەبێنێت و هەموو لاشێ بشو ئەیتوانی سەری نەشو مەجالی تیاوە بۆ ڕوونکردنەوە وەیەغسیل سائر جەسەدیه لێرە مەبەستەکەمان لەم فەرمایشتەی پێغەمبەریان صلى الله عليه وسلم طبعا دوو شتان بۆ ڕوونکەمەوە یەکەم قتلوهم الله ئەم دوعایانەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم طبعا دوعای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕەتبوونەوەی نییە ها يعني قتلهم الله دعايك زور خطره خوابيان كوجي خوالناويان بري فرمايشتي بيغمرجان هي صلى الله عليه وسلم الله خوا هر دعايك يمكن لم قلم بك بخير بسريانا ايش مروفيك هند جار تو رأبه
باشا بەڵام دوعاەکە خوایە هەر دوعاەکەم لە گەلەکەم کرد بیکە بەخێر دوعای خراپ بیکە بەخێر بەسەریانە بۆیە لە هەندێ دوعای ئەهلی تەسەووف هاتووەڵێ ئەو کەسەی کە دوعایەکی خراپت لە هیچ کەسێکی ئومەتەکەت نەکرد خۆ کردی بەڵام دوعای کرد کە هەر هەموو بێتە خێر بۆ ئومەتەکەی ئەوە یەک دوو هەندێک جار فتوە چۆن ئەبێتە سەبەبی کوشتن لە ظاهیرە بەخوا ئەبێتە سەبەبی کوشتن لە باتینە بۆیە هەموو کەس ئەهلی فتوە نییە سێ ئیرشادی تایە ئەم فەرمایشتە بۆ بچۆ لەلا عولەما پرسیار کرد ئەخیر کە زۆر مەبەسمە شیفاء العی السؤال نەزانین نەخۆشیە شیفای پێویستە شیفاکەی بریتێ لە چی بریتێ لە پرسیارکردن هەرچی بەچە هەیە لەسەر زەویە کە لە دایک ئەوێ هەموو شتێ ئەزانێ بای خۆی شتێ ئەزانێ ئاتۆ سێرکەن جاری وا هەیە جا کورد نەگوەتە ماڵتاناوە جاری وا هەیە مراوی ئەچێ هێلکەی مریشکی خاتە ژێری یا مریشکی قڕ بەسەر هێرکەی مراویە خەنە ژێری کە ئەم جوچکانەیەنە دەرەوە سبحان الله سێرەکەی مەسەن مراویەک لەژێر مریشکێکە هەڵهاتووە کە سەر دەرەهێنێ ئەم مراویە بچکەڵە تەک تەشتی ئەو لەوێ دانراوە بۆ بیخوات و خۆی هەڵایەتە ناوی باشەمە کێ فێری کرد ئەگەر لە دایکیەوە بۆ خۆ دایکی نییە جاری وا هەیە هەموو بەچەکان هەمویان مراوین ئەم مرشی قوربەسەرن لە کەناری ئەم ئاوا ئەوەستەیە قیڕەقیر و فەرتەنە ئەمانە سن پیاسەیەکی ناوەکەکەن یانە بۆ لای ئەم خۆی ناوێرە قاچیشی بخاتە ناو کێ ئەم سەلیقەی فێر کرد هەرچی بەچە هەیە ئەو هەیە ئیلا بەچەی ئینسان نەبێ سبحان الله هەموو شتێکی بە تعلیمە هەموو شتێکی بە فێرکردنە لە دایک ئەبێ تەنانەت نازانێ لە عمری خۆیان نەیزانی و هەستی نەکردووە بەوەی کە بە لێو شتە خوڕێ بەدەم ئەو لە ناوکەوە لە سکی دایکی شتی خواردووە بۆیە هەر سێرە بەلایەوە هەتاوەکو شیرەگرێ ئەی هۆ جاوەرە فێریکە شیر بگرێت ئەگەر برسێتی زۆری بۆ نەهێنێ قەت بێزی نایە بابزان بە زمان شیر بگرێت برسێتی زۆر چاری ناچارە بێ هیچ چارەسەری نییە ئەڵە کورە دەبا تازە دەست پێ بکەم دەی دوایی وردە سبحان الله ئەم مناڵە فێری ئەکەی ئادەی ڕۆڵە کەوچک گرم ئەم لە نێوچەوانی حتا دەمی ئەدۆزێتەوە و دەستی ڕێک ئەبێتەوە و کەوچک دەمی ئاوا ئەگرێت کورە ڕۆڵە وامەیگرێت اینجا قەڵەم هەتا فێری ئەک ئادەی ڕۆیشتن ئادەم لەولای بگە دەی یا الله یا الله دەی دەی هەنگاوێکی ئەلحەمدوللیلا هەنگاوی دوێنە ئەوە خەیش سێهم سبحان الله هەمووی تعلیمە بويا حتى أو ڕۆژەی ئەمرین هەر تعلیم إنما شفاء العي نزانين السؤال چیت نزانی بپرسن كي إنسان ويزاني زانايا أو زۆر جاهلة طبعا طالب علم قۆناغی هەیە قۆناغێک پێی وایە لە خۆ وازانێ بۆتە عالم واتی ئێگا خۆی لێ ئەبێتە عالمێکی زۆر گەورە کەسی دەست ناکرێت دەرسی لا بخوێنێ من خۆمەوەم لێ قەوماوە لە سلێمانیە کەسم دەست ناکرێت دەرسی لا بخوێنم ئەرەوەڵا ئەمە باشە کەس کێ بێ هاوشانی خۆم بێ دەرسی لا بخوێنم ئەگەڕام بە شارە ئەوە هەرچی مامۆسا و عالم بوو سیرمەکریچیان لە مستەوای خۆمان نەبوون لێ ئەو کاتە جاهیلترین کەس بوو چونکە فإذا ظن أنه قد علم فقد جهل تۆزێکی تر لە ڕتبەی فەقیهەتی چوە سەرەوە تێ ئەگا کە هیچ نازانێ اینجا خواخوایەتی کەس پرسیارێکی شەرعی لێ نەکات نەوەکو تووشی گوناه بێت بشی زانێ بە ترسەوە جوابێت قۆناغێکی تر ئەڕوا ئەگەر بزانێ یەک کەس هەیە ئەم ئیشەی لە کۆڵەکاتەوە نایک ئەنێرە بەلای ئەو کەسە ئەو خەش ئەلحەمدولیلا نەجاتم بوو خوا ئەسپاس بۆ تۆ فڵان کەس هەیە جوابی پرسیاری تەلاق داتەوە فڵان کەس هەیە مەسەن فڵانە ئیش جێبەجێ ئەکا خوا من ڕزگارم بوو ئەم بەڵا گەورەکە لەسەر شانمە فتوای یعنی قسەکردن بە ناوی خواوە زۆر گەورێ خوایە لە من نەجاتم بوو ئەلحەمدولیلا لێرە ئیبن القەییم ئەمە شتێکمان پێ بڵێ ئێمە زۆر ئێستا ئاسایشی ماڵەکانمان ڕێکک ئەوە بەرەو جەژ نەڕێن هیچ ئافرەتێک نییە دەستێک نێنێ بە ماڵەکە و تەرتیبی کە و دیکۆری ماڵەکەی بگۆڕێ تا ئێستا کەستان بینیوە بڵێ وەڵی من ماڵەکەم و ببێ پەنجەرە ئاسایشی ماڵەکەی پێویستی بە پەنجەرە هەیە هەنێ جار ئەگەر دەست زۆر بوون پەنجەرەکەش کەتیبەیە لەو دیوە دەرگای پێویستە کارەبای پێویستە ئاو پێویستە لە ناوە هەبێ بۆی کەس نەچێتە دەرەوە پێویستی بە ئاو هەبێ ئەتەوێ ئاسایشی ئەم مناڵانە تەواو ڕاگیرکەی لە ڕووی مادیەوە
جلوبەرێک پۆشاک خواردن هەرچی شتە ئامادە ئەەکەی لەناو چوارچێوەیەکە ئاسایشی ژیانیان بۆ دابینێک نەخۆشێک کە ئەوە ئاسایش بۆ جەستەی دروستکە پێی ئەڵێن ئەم خواردنانە مەخۆ بەسەر چاو زۆریش حەز لێ نایخوا پێی ئەڵێن ئەمانە بخۆ زۆری ڕق لێ بەڵام چاری ناچار ئەیخوا ئەها جارێ شروع باشە دنیا لێتەوە تا شروع بێ بە مناڵەکە و نایخوا بۆ زۆر زەحمەتە کەچی گەورە ئەبێ هەر بەناو ناخۆشە بەڵام چاری ناچارە بۆ چونکە ئەزانێ ئەمە ئاسایشی جەستەی لەمایە دەبخوا عەزیزانم ڕۆحیش ئەوە واللهی لەم زەمەنی فەسادە کەسمان نییە ئێمە گرفتاری گوناه نەبین پێویستمان بە ئاسایشی ڕۆحمان هەیە پێویستمان بە مەلازێکی ئامین هەیە بچینە ناوی کە تیاوە لە گوناهەکان دوورکەوینەوە کوێ هەیە ئێمە بچینە ناوی کوێ هەیە خۆمان لە گوناهەکان دوورخینەوە واللهی ئینسان زۆر پێویستی بەوەی لە ماڵەکەیە سوچێکی هەبێ کە گوناهی تیا نەکرا بێ ئاسایشی ڕۆحی خۆی تیا بپارێزی لەناو قوتابخانەکەیە لەناو دائیرەکەیە لەناو بازاڕەکەیە لە دەرەوە لەناو مزگەوتەکەیە لەناو ڕێکخراوەکەیە لە هەموو شوێنێکە پێویستی بە شوێنێک هەیە کە ئاسایشی ڕۆحی خۆی تیا بپارێزی ئای چەند کەسمان هەیە دەیان شت خراپە بۆ ڕۆحمان کەچی ئەیکەین سەدان شت دەوایە بۆ ڕۆحمان کەچی نایکەین و نایخۆین ئەم کتێبە فێرمان ئەکا چۆن دەواکان بەکاربێنین چۆن ڕۆحمان ئاسوودەکەین چۆن دڵمان ئاسوودەکەین چۆن بتوانین لە بەردەم شیفای ئەم کتێبەیە شیفا بۆ ڕۆحمان بێنین ئارامی و ئاسایش بخێنە ناو ڕۆحمانەوە ئەم دەرسم ناو لێنا بە ئاسایشی ڕۆح عەرزم کردن ئەم کتێبە ابن قەیم ناوی لێ نەنابوو زۆرم لێ خوێندوتەوە بە فەقیهەتی و ئێستاش زۆر دیراسەی ئەەکەمەوە لە خزمەتی ئەبم ناوێکی جوانتر لەم ناوم بۆ نەدۆزیەوە بڕیارمدا ناوی لێ بنەم ئاسایشی ڕۆح بەڕاستی ئەگەر بە دڵ لەگەڵ ئەم کتێبە تێکەڵ بین ئاسایش بۆ ڕۆحمان دێ واللهی دڵمان ئارامە بێت و واللهی لە زۆرێک لە گوناهەکان نەجاتمان نەبێت کات یەک قسە لە خزمەتانە ئەەکەم و کۆتایی بە دەرسەکەیانم ئەمڕۆ چونکە ئەمڕۆ قەدەرەن ئەو ئاهەنگەمان هەیە هەردوو کاتەکان کەوتونەتە یەک ئێمە هەمومان ئێستا ئەزانین یونس عەلەیهی السەلام کاتێک لە قەومی نینەوە ڕای کرد خۆی گەورە عقوبەیدا خستێ ناو سکی حوتەوە ناو سکی دەریاوە تاریکی هەچی زوڵمات کۆبوو بووە لەم شوێنە هیچ ئەمەلێک نییە ئەی هاوار چی بکەم هاواری کرد لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين ئێستا ئێمە هەر کەس ناڕەحەتە بێن نەخۆشە ئەڵێن بڵێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين چونکە خوا فەرمێتی وكذلك ننجي المؤمنين ئەوەی ئیماندار بێ بەو دوعایە ڕزگاریەکەی لە هەموو شتێک بیخوێنە نەخۆشی بیخوێنە کورە ئەم دوعای لەوە گەورەترە والله هەر کەس تووشی گرفتارێکی نەخۆشی دەرونی بووە بەمە شیفای بۆ دێ بەخوا ئەگەر تووشی گوناهێ بووی دەرەقەتی خۆت نایی والله ئەمە بەدڵ بخوێنە وكذلك ننجي المؤمنين چونکە یونس عەلەیهی السەلام تووشی گوناه بوو ها چونکە بەبێ ئەمری خوا ڕای کردو خۆی گەورە عقوبەی دابوو ئەمەی هاوار ئەکرد لاشەی حەبس کرابوو هاواری ئەکرد لە ناخی ئەم قوڵاییەوە هەموو مەلەکوت ئاسمان و زەوی ئەیان بیست رب العالمين بهانايا وهاتو رزقاري كر وكذلك ننجي المؤمنين أي أو كسي گرفتاري گناهي أي أو كسي دلت الرشبة گناه وشاوت الرشبة گناه ودست الرشبة گناه أي أو كسي زمانة الرشبة گناه لبير نكي لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين رزقار كريكي زور قوري لگناها كان خوايا بخاتي قوري خول لگناها كان من مبورا تو گەورەی خۆت دەرگاکانی خێر بەسەرمانە واڵاکە ئاسوودەی و ئاسایش بۆ ڕۆحمان بنێرە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان دڵەکانمان ئارام کەرەوە یا ئەکرەمە الئەکرەمین خوای ماڵمان ئارام دڵمان ئارام وڵات و نیشتیمانمان ئارام کە گۆڕەکانمان ئارام کە یا ئەکرەمە الئەکرەمین خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار لەم ڕۆژی نۆمینەی حاجیانە و یەکەم ڕۆژیە لەم ڕۆژە مبارەک و پڕخەیرەیە لەم شوێنەیە کۆبووینەوە
دەی خوای گیان ئەمەمان بە ئەجر و تاعەت و عیبادات بۆ بنووسە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە تو گەورەی خۆت ئێمەی بیمار و دەربەدار هانامان هێناوەتە بەردەم ئیبن القەیم و لەم ڕۆژە مبارەکە و دەستمان کرد بەم دەرسە مبارەکە خوایە شیفا بۆ دڵمان بنێرە خوایە شیفا بۆ ڕۆحمان بنێرە خوای دڵمان ئاسوودەکە ڕۆحمان ئاسوودەکە ئاراممان کە یا ئەکرەم الئەکرەمین بەزەی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوا لێکن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت شیفای نەخۆشیە مادی و معنەویەکانمان بدە یا ئەڵڵاه خوایە گوناهانی زۆرمان بۆ تۆ بەرز کردوێتەوە وا لەم ڕۆژانەدا هاتوین خۆمان خزوتە بەردەم قاپی ڕەحمەتی تۆ مەغفیرەتی تۆ خوای قاپی تۆ لە کەسدا ناخرێ تۆ شەرمەکەی لە عەبدەکان ئەو عەبدە گوناهبارانەی کە دەست بۆ لای تۆ بەرزەکەنەوە پەروەردگارە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت دەریاکانمان لێدا مەخە دەرگای خێر بەسەرمانە بکەرەوە خوای گیان ئێمە زمانمان کولە لە دوعایە هاوار بۆ لای تۆ ئەهێنین هاوار ئەکەین ئەی ئیلاهی هەر دوعایەکی چاک پێغەمبەر گیان صلی الله علیه وسلم داوای لێ کردی خوای ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتی ئێمەش پەنات پێ ئەگرین خوایە پەنامان بدە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قبل لما نخوش بي خواهي لما قبولك